دارایی و ئابووری عێراق لێرە لە ستۆدیۆ میوانمان لەگەڵە دکتۆر دیار جەلال شارەزای دارایی زۆر بەخێر هاتن دکتۆر. ئەمێ بزانم وەکو ئەزانین لە ئێستاە دینار بەرامبەر بە دۆلار جێگیرە بەرزە، ینی نرخەکەی بەرامبەر بە دۆلار. ئەمە بۆ ئابووری عێراق چی ئەگەێنێت؟ ئایا توانین بڵێن بۆ واتایە کە دۆخی دارایی عێراق باشە و لە دۆخێکی باشایە؟ بەڵێ، ئێمە وەکو چاودێران وەکو تایبەتمەندیانی دارایی و بانکی زۆر تەرکیزمان لەسەرەوەی کە بەهای دینار و دۆلار چی لێ بەسەرێت. بەهای دۆلار لە ئاستی دراوەکانی نێودوڵەتیە چۆن چۆنیە، کاردانەوەی ئەمە لەسەر دراوی دینار چۆنە بێ. ئەوەی کە لە چەند هەفتەی ڕابردووە بینیمانە بەشێک دیاردەیەکە کە لە توانین بڵین دیناری عێراقی کەمێک بەهێز بووە، ئەگەرنا هێشتا نرخی بازاڕی ڕەش لەگەڵ ئەوەی کە بازار چەسپاندوێتی لەگەڵ ئەوەی کە نرخی فەرمی بانقی مەرکەزیە هێشتا بۆ هەر دۆلارێک دە دینارێکی فەرقە کە مافی ئەوەی هەیە خود واریدە کە ئەم بەهای دینار زیاتر بەرز بێتەوە، بەهای دۆلار زیاتر دابەزێت. کۆمەڵە فاکتەرمان هەیە لە سەرەوەی کە بۆچی بەهای دینار بە بەهێزی ئەبینرێ ماوەی چەند هەفتەیەەکە، وەک ئەوەی کە تێبینی کراوە لەلایەن ئابووری ناسان و شارەزانی دارایی عەرز و تەڵەبە. عەرز و تەڵەب خواست چەنێ لەسەر ئەم دراوەیە و چەنێ بازاریش پێویستێتی. ئەوەشمان بیر نەچێەوە نزیکەی تقریبەن سێ مانگێکە بێ ئەم داتانە بە فەرمی بانقی مەرکەزی ڕاگرتەوە، بڵاوی ناکاتەوە. واتە بۆ ئەوەی شێواویەک لە بازارە دروست نەبێ، ئەوانەی کە لەم بازارەدا ئیشەکەن و ئەو هەلە نەخۆزنەوە هەتاکو بە شوێن لایەنە لاوەزەکانی ئەم دیاردایە بگەڕن. چونکە ئەگەر داتایکی فەرمی لە بەردەسابێ ئەو کاتە ئەزان بازار وەکو ڕۆژانی پێش ئەوی داتاکان بشارێتەوە. ئێمە هەمومان ئاگادارین کە 300 ملیۆن ڕۆژانە ئەخرای بازارەوە بەهۆی بە هەم لە ڕێی مەنەسەی مەزادی بانقی مەرکەزیەوە هەم لە ڕێی حواڵی خارجیەوە. ئەمانە کە ئێستا دیار نییە کە بە فعلی بازاری عێراق چەنی پێویستی بە دۆلارە و بازرگانان چەنە پێویستیان بە دۆلارە. دکتۆر دیاری، پارێزگاری بانکی ناوەندی گشتگیری دارایی ڕاگەیاند. ئەمە چ سوودێک بە ئابووری عێراق و بە هاوڵاتیان نەگەێنەوە؟ چ کاریگەریەک لەسەر بازاری دراو دروست دەکات؟ بابەتی گشتگیری دارایی لە مێژە هەیە. بانقی ناوەندی عێراقی زۆر تەرکیزی لەسەرەوەیە. خۆی گشتگیری دارایی یاخود شمولی مالیکە ئەوان خۆیان بە زمانی خۆیان پێڵێن لە تەواوی دنیادا بە فاینانشال ئینکلوژن ناسراوە. فاینانشال ئینکلوژن یاخود گشتگیری دارایی چییە؟ گواستنەوەی خزمەتگوزاریە بانکیە سەردەمیەکانە بۆ تاک بە تاکی کۆمەڵگە. بە دەرلەوە لە هەمان کاتە ینی هەر با بڵین تەکمیلەی ئەوەیە هەر خزمەتگوزاریەک کە لە تەواوی جیهاندا پێڕەو دەکرێت، چ لە ڕێی کارتی بانکەکانەوە بێ کە لەناو خەڵکیدا بە ڤیزا کارت و ماستەر کارت ناسراوت کە چەندەها جۆری تر هەیە، POS-ە، POC-ە، ATM-ە، ئۆنلاین بانکینە، مۆبایل بانکینە، هەموو ئەمە خزمەتگوزاریانە پێویست دەکات بگەێنرێتە تاک بە تاکی کۆمەڵگا. و بانکی ناوەندی عێراقی زۆر هەوڵ ئەیات کە هانی بانقەکانەیەات زۆر بەجددی ئیش لەسەر ئەمە بکەن، هەتاکو لەگەڵ خزمەتگوزاریە بانکیە سەردەمیەکانە لەگەڵ تەواوی جیهانە خۆیان بگونجێنن، لە هەمان کاتشا هۆشیاری بانکی بۆ هەر تاکی کۆمەڵگا بگوازنەوە. بیرمان نەچێ هۆشیاری بانکی کە ئەمە باشترین و خێراترین ڕێگە چارەیە کە ئەوەی کە خەڵک وا بکات ئاش بێتەوە لەگەڵ بانکە، خەڵک وا بکات کە متمانی بە بانک دروست بێ. جارێ هەتاکو ئێمە هاوڵاتیان تێنەگەێنین ئیش و کاری بانقەکان چیە، خزمەتگوزاریەکان چیە، ناتوانین ئەم استراتیژە نوێیە کە ڕاگەیەندراوە تا چەند ژینگە و زەمینە لە عێراق لەبارە بۆ پەیڕەوکردنی ئەم استراتیژە؟ ئایا عێراق ئامادەی ئەوەی تایە ئەم گشتگیری داراییە پەیڕەو بکات لە ئێستاە؟ بەڵێ، لەبەرەوەی ئێمە بیرمان نەچێت عێراق لە ڕووی ئابووریەوە کایەکی گرنگە لەسەر ئاستی نێودوڵەتی.
کاتێکێتە سەر بابەتی ناردنە دەرەوەی نەوت عێراق یەکێکە لە وڵاتانی کە کاریگەری هەیە لە بازارە پێویست دەکات زۆر بە خێرایی لەگەڵ ئەم گۆڕانکاریە سەردەمانەیە خۆی بگونجێنێ و زۆر کاریشی بۆ کردو بانقی ناوەندی عێراقی هانی بانقە کلاسیکەکانەکە کردوێتی بە ڕێنمایی بەسەریانەوە کە بانقە کلاسیکەکان سەرمایەکانیان بەرزکەنەوە بۆ 400 ملیار دیناری عێراقی ئەمە بارگرانیەکە لە هەمان کاتا یەت مۆڵەتی بانقی دیجیتاڵی بڵاوە کاتەوە هانی بانقەکانەیە کە ڕووبکەنە بانقی دیجیتاڵی بۆچی لەبەری بانقی دیجیتاڵی لە ئێستادا ئەو سەرمایی کە پێویستە هەیبێ بۆ ماوەی 5 ساڵ پێویستەکە 100 ملیار بێ کە لە ساڵ یەکەمە لە 20 ملیار دینار دەست پێکە سێرەکی کار ئاسانیکی زۆری کردووە ئێستا بۆیە ئەوەی کە ئەبینرێ ئەو مامەڵانی کە لە ناو بانقی ناوەندی عێراقیە زۆرترین مامەڵا بۆکردنەوەی بۆ وەرگرتنی مۆڵەتی بانقی دیجیتاڵیە هەڵبەتە بانقی دیجیتاڵی ئەبێ بە کەناڵێکی فەرمی بۆ بڵاوکردنەوەی گشتگیری دارایی دکتۆر دیاری ئەمێ هەر لەم بابەتی بانکە نەچینە دەرەوە هەتاوەکو ئێستاشی لەگەڵ بێ ماستەر کارت و ویزا کارت کێشەی هەیە بڕیار بۆ تا کۆتاییە مانگە بانکی ناوەندی عێراق استراتیژێکی نوێ پێڕۆ بکە بۆی ئەم کێشەیە چارەسەر ببێ ئایا ئەمە جێبەجێ کراوە بەستم هەر ئەوەیە کە ڕاکێشانی کاشی پێ ناکرێت لە وڵاتانی دەرەوە ئەمە چارەسەر کراوەیاننا بەشێک ئەم وەڵامی پرسیارە دەگەڕێمەوە بۆ پرسیاری یەکەم ئەتوانم بیبەسمەوە بەیەکەوە بەشێک لەو جێگیری کە لە بەهای دینارە هەیە لەم چەند هەفتەی داهات پێشوودا بۆ ئەو گەڕاوەتەوە کە کۆمەڵی ڕێنمایی هەبووە بانقی مرکزی بانقەکانی بانقە ئەهلیەکانی ئاگادار کردوەوە کە ئەبێت بەو جۆرە ئیشکەن ئەمە وای کردووە کە هەتا ڕێنمایەکان گرانتر بێ هاوڵاتیان ئەوەی کە ئەو گروپ و باندانی کە لە دەرەوە ئیشی ئەم دینار و دۆلارە ئەکەن کەمتر بتوانن پارە بخەنە سەر هەژمارەکانیان و لە دەرەوە ڕای بکێشنەوە زۆرێک لەو کارتانی لەو بانقانی کە هێشتا ڕێگە پێدراون کە مامەڵە بە دۆلاری ئەمریکیۆ بکەن ئەگەر سێریکەی نرخی دینارت بە نرخی فەرمیاتێ لەگەڵیشیا زایدەن ئەو بڕعمولی کە ئەخرێتە سەر کارتەکە و ئەکات 1320 دینارەکە لەگەڵ ئەو عمولیکە خۆیان دانەوە نزیکە بێتەوە لە 1390 دینار یاخود 1400 دینار ئەمە واکە نرخەکە لەگەڵ بازاری ڕەشات تقریبان لێکە و نزیک بێتەوە من چەند جارێکی تریش لەم بینبەرەوە وتومە ئەگەر بانقەکان بڕی ئەو عمولێ یاخود ئەو کۆمیشنانی کە وەریەگرن دای بەزێنن من وای ئەبینم کە دینار زیاتر بەهاتی بەرز بێتەوە کەمێک لە باسی دینار و بازاڕی درا و بانکەکان دوور بکەوینەوە بچین هەندێک دیمەنەکە گەورەتر بکەین بابەتی کورتێنانی بودجە بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە چ کاریگەریەک لەسەر بودجەی گشتی عێراق و ئابووری عێراق بە گشتی دروستەکە لە بەرەوەی کە شاراوە نیە وڵاتێکین کە بە زۆری پشتمان بنەوت بەستوە ینی گۆڕانکاری لە نرخی نەوت تا بێگومان کاریگەری دروستەکە ئەمە چ کاریگەریەکیە لەسەر ئابووری و لەسەر بودجەی گشتی عێراق خۆی نەک هەر ئەم ساڵ سروشتی دەوڵەتی عێراق بۆ جۆرێکە ساڵانە کورتێنان لە بودجە دروستە بێ ڕاستە ئێمە ئەمە 3 ساڵێکە بێ پرۆشەیازای بودجەی عێراق تقریبا وەکو خۆی جێبەجێکرێت و کورتێنانێکی کەمی هەیە بەڵام بەشێک لە هۆکارەکانی بۆ گەڕاوەوە کە نرخی بەرمیلی نەوت بە گرانترە فرۆشە ئێستا کە بەهای بەرمیلی نەوت دابەزیوە لە سەدا 88 بۆ 89 داهاتی عێراق لەسەر فرۆشتنی نەوتەوە نوتیش بە دۆلارە فرۆشێت لەبەرەوە کا کورهێنانێکی تر هەرخۆشیان پێشووتر با بڵین وەکو یەدەکێک حسابیان بۆ ئەوە کردووە کە بەهای بەرمی لە نەو دیێتە خوارەوە لەبەرەوە بە ڕێگەیەکی تر هەوڵەیەت کورتێنانەکەی لە بودجە پڕکاتەوە ئەویش وەکو بینیمانە هەرچەنە هەموو هاوڵاتێکی عێراقی ئەتوانێت پرۆژە یاسای بودجەی عێراق ببینێت دەبینێت کە هەم داهاتە هەم خەرجیە هەم ئەو بڕێ و قەرزانەیەکە لە ڕێکخراوەکان و لە بانقە نێودەوڵەتەکان و لە وڵاتان وەرەگرێت بۆیە ئەو کورتێنانە بۆ بڕە قەرزانەی کە پلانی بۆ داناوە وەرەگرێت
ئەتوانێ وەریگرێ و لە هەمان کاتیشا پلانی هەبووە کە ئەو قەرزانێک کە ساڵانی پێشوەری گرتووە بیاتەوە بە پێیپلانێک ئەتوانێت تۆزێک خاوبوونەوەیەک ڕووبالەوەی کە ئەو قەرزانەی سەرشانی بگەڕێنێتەوە. دکتۆر دیاری ئەمەوێ پرسیارێکی تر بکەم ناوە بەناوە بە بڵاوبوونەوەی هەواڵێک ڕێک مەترسی بۆ هاوڵاتیان دروستە بێ بۆ ئەوەی کە نەکام موچە وەرنەگرن موچیان دوا بکەوێ کێشەی کورتێنانی نەختینە لە عێراق ئایا کاریگەری لەسەر دارایی عێراق دروست دەکاوە وای لێ دێ کە ببێتە هۆی ئەوەی کە بۆ نمونە موچەی هاوڵاتیان نەدرێت دوا بکەوێ؟ ئەگەر بێت و هۆشیاری بانکی بەسەر تاک بە تاقی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستانە بڵاو بێتەوە پلانەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەو بەرنامانی کە هەیە وەکو خۆی جێبەجێکرێ من لەو بڕوایم کە کەمترین هاوڵاتی پێویستی بە کاش بێ کێشەی دروستبوونی کێشە لە نەختینەی دیناری عێراقیە تەنها ئەتوانین بڵین بەشێکی ڕەنگە پلاندانانی ڕاگەاندنەکان بێ بۆ ئەوەی کە هانی هاوڵاتیان زیاتر بن حکومت بیانوێکی بەدەستەوە بێ بە هاوڵاتیان بڵێ نەختینە لە بازارە لە بەردەستانیە لەبەرەوە تۆ ئەبێ پەنابەری تۆ بەر ئەوەی کە حساب بانکەکەت بەکاربێنی وەکووتمان ئەگەر گشتگیری دارایی وەکو خۆی جێبەجێکرێت هاوڵاتی پێویستی بەوە نییە پارە کاشەکەی بەدەست بێت. دکتۆر بۆ ئەوەی من بەباشی تێبگەم واتە بێ متمانەی هاوڵاتیان لەگەڵ ینی کورتێنانی نەختینە لە عێراق پەیوەندی ڕاستە خۆیان هەیە بەیەکەوە. بەڵێ بە تاکید بەڵام وەکو پێم وتی ئەمە ئەگەر پلانی گشتگیری دارایی وەکو خۆی جێبەجێکرێ کارتەکان کارتە بانکەکان وەکو خۆی ئیش بکات POSەکان وەکو خۆی ئیش بکات QR کۆد ئەگەر وەک لە مۆبایل بانکینا هەیە ئەگەر وەکو خۆی ئیش کات و هاوڵاتیان ئەم ڕۆژبیریان لەلا دروست بێت لەو بڕواایەدام چونکە لە تەواوی دنیادا هاوڵاتیان پشتیان لە کاش کردووە زۆربەی مامەڵەکانیان بە مۆبایلەکانیان واتە بە ڕقم بە ژمارە ئەچنە مارکێتێکەوە بانزیخانەیەکەوە هەر شوێنێکەوە بێ هەر دوکانێکەوە بێ ڕقمەیە بە کابرای دوکانار کابرای دوکانار ڕقمەیە بە بریکارەکەی سەر و خۆی کەواتە مامەڵەکە لە مامەڵێکی کاشەوە بوو بە مامەڵەیەکی ژماری و ڕقەمی. دکتۆر دیاری بە دەرفەت ێزانم لێرە ئەم پرسیارە بکەم تا چەند گرنگە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی هەبێت ئەمە چ گرنگیەکی هەیە بۆ ئابووری هەرێمی کوردستان؟ من هەمیشە لە وەڵامی ئەم پرسیارەدا ئەگەڕێمە بۆ قسەی بەڕێز جەگری سەرۆک وەزیران کاغۆبات کە وتی هانی ڕۆژنامە نووسانیان زۆر لەسەر ئەم بابەتە قسەکەن بەڕاستی ئەبێ ڕاگەاندنەکان چاودێرانی دارایی شیکەرۆکانی دارایی ئابووری ناسان زۆر تەرکیزیان لەسەر ئەوە بێ زۆر هانی حکومت بن زۆر هانی وەزارەتی دارایی بن کە پێویستەکە پرۆژە یاسای بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ بۆ ئەوەی خەڵک بەرچاوڕوون بێ داهاتی ئێمە چەندێکە خەرجەکانمان چەندێکە و ئەگەر قەرزێکمان لەسەرە ئەو قەرزانە چەنە کاتێک ئێمە ئەمە مەتوانیمان بە پلان هەبێ و تاک بە تاکی کۆمەلگات توانی دەستی پێبگا و ئێمە هاتین لەم مینبەرانە و شیکاریمان بۆ هەر بابێکی ئەم خەرجی و داهاتەکان کرد ئەو کاتە بیانوێکیش نامێنێتەوە بەدەست حکوومەتی عێراقی بڵێ تۆ داهاتت وەکو خۆی تەسلیم نەکردووە داهاتی خاڵە سنووریەکانە دەوەنێ داهاتی ناوخۆت ئەوە نییە ئەم کۆمەڵە قسانەی کە هەمیشە حکوومەتی عێراقی بۆ بەمژارێکی سەرێکی بەڵێ بۆ بەمژارێکی سەرەکی لە بینی لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم بۆیە ئەویش وەکو چەکێک بەکارێنێکە لەوەی کە بودجە و یاخود موچەی فەرمانبەرانی و خانەنشینانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان. دکتۆر دیاری جەلال شارەزای دارایی و بانک سپاس کە لەگەڵمان ئامادەوە بەخێر هاتن.